بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله. ئێمە وەکو مامۆستایان بەگشتی و بە تایبەتی مامۆستایانی عەرەبیش وەک خۆم زۆر تەرکیز دەکەمە سەر ئەوەی کە قوتابی شتێک لەبەر نەکا بەبێ ئەوەی تێبگا بەڕاستی ئەو شتانەی کە لەبەریان دەکاتن تیامگات کە ئەگەر هاتووانە بوو ئەوە لەبیریان دەکاتن. ئەزا لەو نمونە دەجێڕنەوە دەرێن جارێکیان قوتابیەک دەستە لای مامۆستایەکەی خۆی کە مامۆستای عەرەبیە پێی دەرێ پرسیارم دەربارەی وشەیەکی هەیە دەمەوێت مانای ئەو وشەیەم پێ برێ دەرێ فەرموو وشەکەت چییە؟ دەرێ مامۆستا جیان وشەی کەمووج لە زمانی عەرەبی مانای چییە؟ مامۆستاش بیر دەکاتەوە ئەو وشەی نەبیستێتە ئێستا قەنەعەت شوایە ئەو وشەی لە زمانی عەرەبی نەبی وشەی کەمووج ئەسڵی نەبی دەرێ بێت زەحمەت کاکە ئەتو ئەو کەمووجەت لە چێ دیتیە؟ دەرێ با دیتم لە بەیتە شعرێکی ئومڕ ئەڵقەیسی دەرێ لەوم برێ قوتابیەکە دەرێ وەلەیلین کەمووج البەحری ئەرخا سدوولەهو دەرێ تاوە تێگەیشتم چییە؟ دەرێ کەمووج دابەیەکە شتان لەبەر دەکا بەبێ ئەوی تێبگە کەمووج دابەیەکە دابایەکە شتان لەبەر دەکا بێ ئەوەی تێبگە لەبەر ئەوەی ڕاستەقینەی بەیتەکەی بۆ شکلەیە وەلەیلین کەمەوج البەحری ئەرخا سدوولەهو عەلەیە بئەنواع الهموم لیەبتەلی کەمەوجین کە ئامرازەی تەشبیهە مەوج لێرە بە مانای شەپۆڵ هاتیە ئەو قوتابیە کە مەوجین خوێندنەوەکەی بە غەرەت کردیە بێگومان کە خوێندنەوەکەت غەرەت بوو مانایەکەشی غەرەت دەبی سوەتشی کردیە بە غەرەتیشی لەبەر کردیە جاکەواتە بەڕاستی ئینسان نابی هیچ شتێکی لەبەر بکاتن بەبێ ئەوەی لە مانایەکەی بزانیتن.